سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. ئەمڕۆ باسی موچە دەکەین. ئەگەر هەزار بەرنامەیت کەش لەسەر موچە بکەین بێدەنگ نابین و ناوەستین و ماندوو نابین، لەبەر ئەوەی لە هەرێمێکی وەکو ئەم هەرێمی کوردستانەدا ئەوەی کە بیری لێ نەکەنەوە بژێوی ژیانی خەڵکی هەژاری ئەم وڵاتەیە. بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە چۆن فەرمانبەران لە هەرێمی کوردستان داوای مافەکانی خۆیان بکەن. ئەمڕۆ یعنی هەژدەی مانگە، هەژدەی هەشتە، یعنی خەریکە نێزیک دەبینەوە لە مانجی نۆ، یعنی چەند ڕۆژێکی تر حکوومەتی عێراقی موچەی مانجی هەشت دابەش دەکات. باشە، بەڵام ئێمە تا ئێستا موچەی مانجی حەوتمان وەرنەگرتووە. یعنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، موچەخۆران لە هەرێمی کوردستان تا ئێستا موچەی مانجی حەوتیان وەرنەگرتووە. لە هەرێمی کوردستانیش موچەخۆرێکی زۆر هەیە و بەڕاستی خەڵکێکیش تەنها و تەنها ژیان و بژێوی لەسەر موچەیە. ئەمە جگە لەوەی کە خەڵکێک لە هەرێمی کوردستان چاوەڕوانی موچەیە و دەبینین ئەگەر بازاڕەکان بەڕاستی بازاڕەکان ماندوێتی و هیلاچی و بێبازاڕێکی زۆری پێوە دیارە. چکەگەر ئەو پارەیە تەداول بکە و مانگانە لە کاتی خۆی و بەڕێک و پێچی بێ دابش بکرێتە سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان، ئیدی بازار جوولەی تێدەکەوێ و لە هەرێمی کوردستان هەر خەڵکە و مانگانە بەشی خۆی لە پارە دەبات لە بژێوی ژیانی سەرفی دەکات. بەڵام دەبینین ئەمڕۆ هەژدەی مانگە، هەژدەی هەشتە کە تا ئەو لەحزەیە کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم موچە هیچ دیارنیەکەی دێ و وەتکەی دابش دەکرێت. کاک محمود لە پیرەمەگرون، بەڵێ برا، سڵاوی خوات لێبێ. بەڵێ گیان سوپاس دەکەم، فەرم بە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیری خۆمان، یعنی خۆمان ڕۆشنبیر نین بەداخەوە. چۆن؟ وەڵاهی چۆن مامۆستا، جا ئەگەر بێری قسەکانم بکەم تێدەگەێن مەزان چۆن. فەرم. مامۆستای بەڕێز، ئەگەر ئێمە ئەوڵی کات، یعنی ئێمە ئەڵێ کوردواری خۆمان ئەڵێ خەتێک هێنا بخواری هەر خوارە بێ. ئێمە لە سەرەتاوە ئەمانە هەڵبژاردووە و هەر بە خواری هێناویانە، یعنی ئێمە هەر خۆمان بە خواری هێناومانە. دا بە ئەگەر ئێمە بە خەتێک بە خواری هێناومانە تازە هەرە بێ خۆمان چی بکەینە تاوەکو ڕاست بێتەوە؟ بکەین کە چاک بێتەوە، چی بکەین؟ مامۆستایانە بێ ئەبێ نەچۆ سەردەوامەکان، دکتۆرە بێ نەچێتە سەردەوامەکان، بایکۆت یعنی هاتوو چۆ ئەوێ بێ بایکۆت کرێ کاکە نۆرجان، یعنی زۆر مستەم و نەعەدالەتی تاقی قوبوڵ بکەین. بین بە کۆیلا، بین بە کۆیلا کاکە نۆر، یعنی کۆیلایەکی نابێ نەخێر نابێ، ئینسان مسلمانە بێ خۆی تێ بکە. باشە ئەحمەد نا محمود، محمود خراپە ئەحمەد کاکە، یعنی ئەمە یعنی تاقی، یعنی خەڵک یعنی تاقی هۆشی ناکردە. یعنی پێ وایە کە من لە قسەکان وا دەخوێنمەوە بێدەنجی خەڵک، بێدەنجی ئێمە ئەنی کە وەکو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان وای کردووە کە دەسەڵات ئەوەندە بێباک بێ؟ دەسەڵات زۆر زۆر بێباکە. دەسەڵات بۆ معلوماتی زۆرم لەلایەن دەسەڵات چی کردووە؟ دەسەڵات هەنێ داش و میساقی خۆی ئەوە هێناوەتە سەر تەلەڤیزۆن و کەناڵی بۆ داناون و لەژێرەوە پەیوەندیان هەیە، یعنی معلوماتی تەواوم هەیە کە کەناڵیاندان کە ئەم کەناڵی ئۆپۆزیسیۆنانە هەیە لەگەڵ ڕێزما بۆ ئۆپۆزیسیۆن، کە معلوماتم هەیە کە لەگەڵیانە دەنگەکانیان باتەوە بە دەسەڵات کاتێک کە دەنگی کۆ کردەوە. ئینتر ئەمە نازانم چین ئەم میلەتە تا کەی عاقڵە بێ. ئەبێ ئینسان دەستدا یعنی کە دەنگ کردە ئەو مرەکەبەوە ئەبێ بۆ قیامەتی، ئەبێ بە شادی بۆ قیامەتی بۆ دنیای، ئەبێ وشیار بێ، ئەبێ وعی هەبێ، ئەبێ یعنی هەر کەسێک بێت و هەمان ماڵەتێنی ئەمە نابێ. دەستەکان خۆش، بێگومان 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 دەستەکان خۆش، زۆر ڕاستە. دەنگەکانیان بۆ دەسەڵاتە پێ ناکە، من دی بۆ هەڵا خەڵەتی ئەگەر دەداری باڵێ کاک محمود، ئەگەر دەدار دەمری بۆ هەڵا خەڵەتی. دەستەکان خۆش بە قوربان، زۆر سوپاس دەکەم. دەستەکان خۆش بە قوربان، زۆر سوپاس. ئەنی بەڕاستی یعنی چیزێکی خۆمان هەڵ نەخەڵەتێنی مامۆستای بەڕێز، یعنی
بعد قصيفة فيشي وعم الأولاد نكبين يعني تنها كساتو أما أكيدو أو أكيدو كواكرتان إذا كان هذا إسلام كان شنتا يمكنوا يبو دنيا تان بو قيامتان بو هموش تكتان قانزازة والله تاقيان كزارك تاقيان كروزان شونه بتاكا 30 ساڵە خەڵک تاقی دەکەنەوە ئەوە بەرهەمەکەی بێ ئاو بێ کارەبا و بێ موچە نییە بۆی دەنیتێنادەین ئەی باشە بۆ میلەتەوە نەیچوو ئەمەە یعنی زۆر سێرم پێ دێت ئێوە تا حیزبی ئیسلامی نییە دەنی پێ بکاتە یعنی عزرتان چییە؟ عزرتان هەیە کاکە ئەگەر نەبووایانۆ حیزبی ئیسلامی نییە و کەسێکی دەستپاک و ئاوێنتاق و ئەمین نییە دەستپاک نییە ئێدە کاکە ئەوە تا دەی ئەوە هەیە بۆ نایدەنێ دەستەکان خۆش دەستەکان خۆش چۆن وەگە وایە خراپ وایە وایە حتمەن بە هیچ جۆرێک ینی چاک و خراپ وەکو یەک نین دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کاک محەممەد جان پێداوەتە نیشان پێەکەم دەبا خراپن کاکە وەڵی لە پێش هەموو عالم و بایکۆتەکەم لە هەموو پێش هەموو عالمەکە نیشان پێ نادەمەوە دەستەکان خۆش بە قوربان ئەگەر باوکم بێ ئەگەر دایکم بێ هەر کەسێکی بێت دەستەکان خۆش بە زۆر سپاس کاک محەممەد زۆر سپاس کاک کاروان لە هۆڵەندا سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سپاس دەکەم کاک کاروان فەرمانبەران لە هەرێمی کوردستان چۆن و بە چ شێوەیەک داوای مافەکانی خۆیان بکەن مامۆستایان دەستە خۆش بۆ تەوەرەکە کەوەرێکی جوانە سڵاو ڕێزم بۆ جەنابە بۆ کارمەندان زۆر سپاس من لە سیم تەوەسە بوو مامۆستا پەیوەست بە تەوەرەکەی جەنابتەوە شاعری تونسی هەیە أبو قاسم الشابي أرى إذا شعب أراد الحياة فلا بد أن يستجيب القدر وهذا خلق روجك جياني نما دبي تارونس أو تارونس تاورك كأخوي هولي بجابوا كواتا خواي جورا بخواتي خويوا أجريش كده مالكي نية دروا نسي كاريبكا هلبتا لقماناني كده زناكبه أم توري جنابك إذا توري لسرك فرمانبران وما مصايان شون ما فتاني خويا عوضين شون موشي خويا عوضين أبي هلويس كان أبي زار هلويس لدور رجاوا ما مصايان ورا تور عملوسي لدور رجاوا هلويس قران كاري تأكله يكم أبي دنكي أبي خطبكي ما مصايان من لهولندا أو ما كهرباء ما جيار ما معاش ما معويش يجوز بل هولندا ذاتنا خوي قريا من تلفونك قبل زماني كان محمود من تلفونك محمود كوشي بقبل بنا خويا من تلفونك أبي خلك هويتي لا أقدر هويتي نبي بقصة كردن أبي هويتي بكردار أبي بكردار نيبو أبي خطبك أو ما في قوة لي ما وصل أنوي جان دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک هەنگاو لە چۆمان سڵاوی خوارد لێ بێ ئەم کاتت باش جان باش سڵاوی خوای لە جەناب و هەم کارمەندانی بینەران فەرموو بەڵێ کاک فەرمانبەران بەڵێ جان چۆن داوای ماف بەڵێ چۆن داوای ماف بکەن تاقعدی فەرمانبەران و وهێزە سەردارەکان بەڕاستی بە کۆی دەکراوە ئەمن بەخۆم عشانێ ناکەم کۆیلەم کە نەوێرم بە ئازادانە ئێمە مەیدان گوت لە ناو چاویان برێم بڵێ دزی دەکەی ئەگە نەوێرم کەواتە کۆیلەم پێدا ئەگرم لە کۆی دەبوونم بەڵام ئەموێ ئازاد بم ئەموێ دەنگم ئەگە بە ئاشکراش هەڵبڕم بەنهێنی دەنگم هەڵبڕم ئەموێ ڕۆژێک دابێ ئێمە مەیدان بمە بەرەیەک لە بەرەی هەژاران دەمکاری نەگەندەڵ فتك الإنسان أكنوا كان بكويلا كان عادي جهاتي أموراتا فلوسي هزاران روزانة كان كرنوت لقد رقريتان كانوا ستان شوانة هابر بيان قريان ديت بارغل كان بمرجان تندين من وينو أم بارغل قرار بهزاران نسيلة كان دين ودتن كان عادي كاستو كان جاسو ربات خلاوة سرخزي هزار فقير كان عادي يتكلم برنامج كتير باسي كهرباء بلد كهرباء نية كهرباء يبروشن كهرباء يبروشن بلام نفر هذا برنامج رخنة رخت كان عندي بلام برد غاز عرومو بس خواي جلاسمو يا خواي نبي لحرج بشري لا تسيم أم بشرة احتمالي هي كانت مال شباشان ورتربي لسيارة لخاني مواصفات
لە ژیانی پارەی باش بەڵام ڕەخنە دەگرن چینێکی تر کە لە سەرمایەدارەکان دووچین باسمان کرد کە سەرمایەداری جیهان و بەهزاران دێنلا و سەدان دێنلا و سەرمایەداری ناوخۆ چەندین ملیار دۆلار و چەندین پارەی زۆر و سەرمایەداری تریش بە پەترۆڵە گرانبەهایەکانیان دێن کە بینە و پێران لێرانە ئەمرتن لە برسان دێن و ئەگەڕێن و ماساوچیەکان بە دوایاندا دێن و ئەچین شتێک بخۆن سڵتانێک بخۆن دادەنیشن و قسەی درێنیان بۆکەن و لەبە ماساوچیەکان ئینسانی بەشەڕەف ئینسانی پیا و ئینسانی کورپەروەر هەزار خۆشەوی خا خۆشەوی دەعدەی نایێت دەڕووی نایێت داوای یەکشتیان لێ بکات ئەم هەڵبژاردنەش دیگە لە دادگەری دیگە لە یەکسانی داوڵم بە هیچ کەسێک نییە ئەم کاندیدەتە وەخۆیانە هەمووی خۆیان هەر هەمووی خۆیان ئەم لیستە دروستکراوانە هەر هەمووی خۆیان هەمووی سڵتاخۆرەکانن سوپاس کاک هەنگاوجان سوپاس بە قوربان کاکی یوسف سڵاوی خوا دەبێم کاتت باش سوپاس بە قوربان فەرموو دەنگت دێ فەرموو دەنگت دێ فەرمانبەران لە هەرێمی کوردستان چۆن و بە چ شێوازێک داوای مافەکانی خۆیان بکەن لە کاتێکا حکوومەت هیچ گوێ ناداتە هیچ فەرمانبەران ئەوە جیرۆدەی داوی ئەو حزبەی بوونە پارتیەکێکی بەس ئەو معارەزەیەش عیبەشی هەیە ئەنی پرۆژەی هاوبەشی نیە پرۆژەی هاوبەشی پێبکن مەسەلەن کۆنگرەتی بکەن برێن کاکە ئەمە بەشداریدە و حکوومەتی ناکەین کە پارتیەکێتی بەشدار بن تێدا ئەمە سەر بەخۆ دەبین سەر بەخۆ حکوومەتی پێگرین ئەگەر دەبسێت لەر هاوڵاتیات دەنگماڵ دەبێت ئیلا ئەگە بۆ نەوعی دەنگدابین لە پارتیەکێتی ئەو پرۆژە هاوبەشایە دەستەکانت خۆش کاگی سوجان زۆر بەقڕ زۆر سپاس بەقڕن کاک پۆڵە سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کارمەندەکان داگەنوە کاک پۆڵە بەڵێ بە پێی هەندێک زانیاری ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بە تەنکەر دەچێتە دەرەوە کە مانگانە دەکات 12 ملیۆن بەرمیل ئەگەر دابەشی کەنە سەر خەڵکی کوردستان ئەگە هەر بەرمیلێک بە 50 دلار بفرۆشرێ چکە دەزانن کەمتر دەفرۆشرێت لە بازاڕی جیهانی ینی مانگانە هەر هاوڵاتیەک 100 دلاری هەیە لە نەوتی هەرێمی کوردستان جگە لە داهاتی ناوخۆی نانەوتی ئێستاش ئێمە بوویتە ئەوە هەر چاوەڕێی بەغداین موچە بێ لە بەغدا کەچی بەغدا لە جیاتی موچە لێژنەمان بۆ دەنێرێ بۆی کە تاکید کەنەوە لەوەی کە هەیە دەستمە بۆ کاروان کاگەنوەر لە هۆڵەنداوە بە یارمەتی دێرە شعرەکەی تری بۆ تەواو دەکەم ئەوەی شاعر عەرەبیەکە تونسیەکە إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر ولا بد لليل أن ينجلي ولا بد للقيد أن ينكسر دەبێ ئەو قەیدە بشتێ نابێ ئەو ملەتەنیە قەید بشتێنە کاکە باڕوونی کەمەوە تۆ بەڕێزت سەرەتای بەرنامە هەموو خەڵک دەزانێت چەند ڕۆژێکی تر عێراقیەکان موچەی مانجی چەند وەردەگرن هەشت وەڵا هەژدەی هەشتا پاشی چەند ڕۆژێک ئەو پەر 5-6 معاشی مانجی هەشت وەردەگرن ئەوان کێوەری دەگری عێراقیەکان بەڵێ عێراقیەکان باڕوونی کەم لە ڕووی لۆژیک لە ڕووی لۆژیک و فەلسەفە کاکەنوەر عێراق لە سەدا هەفتا هەشتای کەوتە دوای ئەوانەی دەگوتیان پەنجەمۆریان کرد گوتیان عێراقین بەڵام عێراقی تۆمار نەکراوە کاگەنوەر جێ لێمە بەڵێ أنا لوجيك منطق صار لك الذكاء بصوص عاطفة لا منيها دوكا كل بصوص عاطفة بذكاتها خوش ما ورد تاوي الكياز وهل دخلته فريوي جدا حمو يوابوا حمو برو فلسفي كرد خيانوا حر حمو يغابوا هذا النبض بصوص عاطفة كاكا سركومارت هي عريزري دستورة سنزار نايموتي هنا وزير كان سنزار نايموتي هنا آخر موچەی خۆی عیبی نییە چ مشکلی ڕاوەێ لۆژیک چ دەڵێ عراق کوردی بە عراقی هەژمان دەکە کورد بە خۆی بەهۆڵ لێ دەدا زوڕنا لێ دەدا ئەوە کێشەکەیە دەبێت بە دوای ئەوانەدا بگڕێن فێڵیان لێمان کرد فتا هەفتا و هەشتایان پەنجەمۆریان کرد دوای عراق وتی ئێوە ناوتان کاگەنوەر ببوورە بە ماوە وتی ئێوە عراقی نین تۆچانی باو باپیرتە بێ مادەم لە خوورماتووی لە سەرگەڕانی لە سەر بەشاخی تۆ عێراقینی قۆتانیش دەبێ دەبێت بە دوای ئەوەدا بگەڕێن چۆن ئێستا ببوورە چۆن ئێستا ڕێزم هەیە بۆ لایەنە ئیسلامیەکان تا ئێستا کورد بە موسڵمان تۆمار نەکراوە ها بزانە لە هیچ ڕێکخراوێکی
جیهانی ئیسلامی لە هیچ وڵاتێکی عەرەبی کورد بە مسلمان تۆمار نەکراوە لە ئەسهەر لە قەتەر لە سعودی ئەوە فێڵ لە خۆمان دەکرد چۆن برا ئیسلامیەکان فێڵمانی دەکەن دڵێن وەڵا شێخ شەرنوخ هەندووش حەنتوش بە ئێمەی گوتنەوەی سەلاحەدینن برای بڕێت یەک دقه کاک پۆڵە تۆزێک ئەنی با تۆزێک بە هێواشی قسە ئەمە ڕەغمی ئەنفی هەرچی ئینسانە لە کوڕێ ئەرز کورد مسلمانە مەگەر ئەگەر خەڵچێک مەگەر دەزانین چۆنە ئێمە مسلمان نیت چۆنە کاک پۆڵە ئێمە مسلمانین بۆ خوا نەک بۆ ئەوەی کە ئێمە مسلمانەتیمان بۆ ئەوە نییە کە قەتەر و نازانم سعودیە و چێ ئیعترافم پێ بکەن کە مسلمانین ئەوان پێیان خۆش بێیان ناخۆش بێ سەلاحەدین کوردە ئەوان پێیان خۆش بێیان ناخۆش بێ بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە کە ئێمەی کورد ئێمە خۆمان چەندە سەبەبین کە ئەوەی بەسەرمان دێ بە تایبەتی دوو دەسەڵاتدارەکەی کە 33 ساڵە حکم دەکەن ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت دەڕوا مانگانە کاک پۆڵە مانگانە دەکات 12 ملیۆن بەرمیل قەیناکە تۆ ئەمە بۆ گلەی لە عەرەب و بۆ گلەی لە فارس و بۆ گلەی لە تورک بکەین لە کاتێکە خۆمان دەخۆینەوە تاکە بەڕێزم شێخەکەی قەرەداغ دەستخۆشی لە چیا ناکە زين شلون كاك بولا زين شلون كاك بولا اما با ورقه كان تيكلنا كاين ساوا نا تو زين شلون اما لحرمي كردستان كشتي دستي دسالاتيچين كتنها وتنها بير لبرجوندي عائله كانوا دور بركاني خويا دكاتو كاك جان او بابتك انا كويلوان زين شلون فرمو حامي دستور شي بو ناي باريزه حامي دستور خوي بتويستي بحاميها خولبتي نكن كلام كان داس بانا يكرد بيني زي بنا نقرا سليماني انا كاغلوان باور كوانيه بڕوابکە ئەگەر بگەڕێەوە لە بۆ مێژوش ئەوەی بەسەرمان داهاتێ خەتای خۆمان بووە دەی لەگەڵ بچینە بەغدا لای سەر کۆمار ئاخە لەبەرەوەی کوردی ڕێگەت پێ نادا بچی بەڵام عەرەبێک بە ئاسانی دەچێت کەواتە عەراقی تۆمار نەکراوە بە موسڵمان تۆمار نەکراوە بەخوا کاک پۆڵات جان بابەتەکە مەسەلە موسڵمان و مەسەلە ئەوە نییە مەسەلەکە ئەوەیە موسیقى حساب دەدایەنە کاگەلوەر موسیقى حساب بۆ دەدا بەغدا چێ بەڵێ داعش لە مووسڵی داگیر کردبوو تکریتی داگیر کردبوو ئەنباری داگیر کردبوو لە بەغدا موچیان بۆ دەناردن بەس موچە ئێمە نانێرن زەحمەت لە بەسەرکردەکانی ئێمە لە شوێن لە بەرەوەی عەرەب بوو ئێستاتانت پێدانا کاکە خۆتانت پێدا بەخۆوە ئەو واقعەکە من دانی پێدا بنێمیان پێدێنێم حەقەتێک بوو ئەوەی کە ئەو مۆزەف و فەرمانبەرانەی کە لە ناو دەبشاتەوە ناوە لە یەکشت سیرکە یەکشت باشە بۆ حکوومەتی عێراقی لە سەردەمی داعش موچەی فەرمانبەرەکانی خۆی دەنارد بەس ئێمە لە ناو هەولێرێ هەمووی کووردە دەنجیان پێدەدا ئاومان نییە کارەبامان نییە موچەمان نییە هیچمان نییە ملت کۆتایی هاتیە کاکە دەسەڵات کۆتایی هاتیە چاوەڕێ لە مردی دەکەیت ئەی حەل چاوەڕێ لە مردی دەکەی کاکە مرد بێتە ملەتە کۆتایی هات بۆیە دەڵێم ئێمە با گلەی ڕزات دەکەم ئێمە با فێرە ئەوە بن گلەی لە خەڵک نەکەین چکە گلەی با لە خۆمان بکەین دەسەڵاتێکمان هەیە ئەوەی کە لە بیری نەبێ خەڵکە گوتم کۆی لە کاسوونە بەغدا سەتا حەفتا هەشتای کۆی لە بوو گلەی بۆ لە کۆی لە بکەین کاکە هیچ تەواو ماڵی بێ دەفەر مبارێت بڵێ ئەرێ باخۆم کاگەنەوە یەک دقە ئەوانە ئێستا کاگەنوەر ببوورە یەک دقە فەرمانبەرەکان ئەوانی دەنجاندا بە دەستورەکە با بڵێنە عێراق هاوار بکەن لەسەر شەقامەکان ئەرێ عێراق پەنجەمۆرمان دەرنەچووە کە گوتمان عێراقین ئاداش دیفاع لە خۆیان بکەن پەنجەمۆریان دەرنەچووە تۆ دەچێ فەرمانگەیەک بیدیتە کە دەچی دەرێن بڕۆ ژووری ژمارە ئەوەندە ناوت لێ بینە وەفلەکەم بۆ دەڵێن ناوت تۆمار نەکراوە کورد نەبە موسڵمانی ناوی تۆمار کراوە نەبێ عێراق حتا ئێوانە دەستەکان خۆش دەستەکان خۆش لە خۆمان دەکەیت تۆز و عاتیفە فریودان هەڵخەڵەتاندن داویلکەی باوەڕت بێ وایە هیچ لۆجیکە نییە بیسەلمێنی کە کورد ئیرادەی نەشکاوە هیچ لۆجیکە عەرەب پەرستێک لە هەولێر لەگە بەڕێز بکە بڵێ لە شاری سلێمانییان لە هەڵەب پەیوەندی دەکەم قسەش با پێ بڵێ عەرەب پەرستە کاگەلوە کاک پۆڵە کاتم زۆر پێدای قورباندوو بەڵێ وەڵاهی ئێمە من زۆر زار باسی ئەوم کردووە چێ ڕێگر بووە لەوەی کە ئەو دەسەڵاتە خزمەتی ئەو خەڵکەی بکە چێ ڕێگر بووە پارەت لەبەر دەست بووە باشە پارەت لەبەر دەستە دەسەڵاتت لەبەر دەستە
بۆچی بۆ خزمەت ناکەی کاک محەممەد لە حاجیاوە ئێوارە باش بە قوربان کاکە من ساڵانێکە لە بواری مەسەلی لێ کۆمن لە گەنگاڵی لە شتانە دەخۆڵمەوە چێک من لە چالاکوانانی فەیز بوو دوشتیشم لەسەر و مەسەلانە کردووە ئەوە بە ناوی خۆمەوە نەک بە فەیزی فەیکۆستانەوە بەڵام سەرتاوی هەموو گەندەڵەکان پاش قەناعات ینی هەڵبوشینی عەقڵەتی خەڵک کۆمەڵگەی ئێمە ڕاهاتە بە شتەکان لە شتی خۆشیدێکە ئەمانە گەورە دەبن خۆ ڕادێنە لەگەڵ يعني باوەستا لە گەندەڵەکان ئێمە هەموو مسلمان دەوزۆ تێ باشکات دەدی لەسەر دەکرێ گەندەڵی لەسەر دەکرێت پارەی لەسەر مزگەوتەکان نەمامەکانیان وشی دەبێت کەس کاریان نادەیان لە ماڵەوە خاپۆشید لە سەرکرابەکە بکرێت تاقوتێنێک لە سەرکرابەکە وە لەگەڵ درا کاک محەممەد نازم دەنگت زۆر خراپ دەگاتە لای من برایان لەگە حەلێکم بۆ بدۆزنەوە خراپم لەگەڵ مدیری دایرەکە بە زوڵمی لێ قبوڵ مەکە تەواو تۆ دانیشتوانێکی ساغ و سەلیم دێتەکایەوە بەس هەسەوت عیبە کەی ناکە خزمە خاترە دیرانە برازەرە هاوپۆلە هاو دایرەمە هاو فەرمانبەرمە ئەمە گەورە دەبێت گەشە دەکات دەبێتە بە گەندەڵی گەورە لە گەندەڵی گەورەشتا تۆ توانای بە ڕوبڕۆت نییە ئەزانی وەک چی وایە وەکو کە تۆ منداڵێک بە خێوی دەکەی نانی دەی شیری دەی ئاوی دەی دەسەڵات تۆی وەڵام منداڵێکی گەورە دەیە دەیانی چوار شارە لە خۆت گەورەتە دەچێت ڕوو دەتوانێت لێ داڕوبەڕوو بێتەوە مەسەلەی میلەتی بۆ شێوەیە تۆ دەتێ بڵێ ئێمە چەندین ساڵە ئاوی دارێکی گەندەڵی دەدەین وا بە ئاسانی ئێستا بەدەستێک هەڵ ناقەنێ بالضبط خوي جاري شخصيك برادرك مزور ضل داري تلا دار كفي هلاكي دار كفي بخود زين شحال من شغل بله كاري تلا هلاكي واسنري ميري جوري لو هلاكي او كومو جار شوي لهاتوا لاواز وبو شغو سوا سواني روبروني غندلي نما ونا بداخو عيني ما من بخود زود كداني وش وين كان كم خلط بيدن يعني نظام زوست يعني مولده باور دكي ورا فوق ده قصه طنجان نادي صف شرط نادي يعني خلط بيدن زوست يعني وما هوكاري شي هوكاري لبنا غوا هاتي قبول كدوا قلت عيبه قلت قينا لكم قلت قيناك كوي باشا مدام على اخوان كفا من اللي قالوا داني تو مشي بس دستكانت خوش دستكانت خوش زور سپاس دەکەم برا گەورەکەم کاک باوکی سایە لە تەچیە سڵاوی خوات لێ بێم کاتت باش باوکی سایە وعليكم السلام ورحمة الله وبركات تۆ پێ دوایە کە قوربانی تۆ پێ دوایە چۆن فەرمانبەران و چەخۆرانی هەرێمی کوردستان داوای مافەکانیان بکەن لەچ ڕێگایەوە بەڵێ گیان ڕێزم بۆ خەڵکی کوردستان تو ئەو خوایەکەمە ئێمە هەموو کۆیلێنیان فەرمانبەرین یان ئێمە داوای حەقی خۆمانەکەین بۆ کۆیلەن لەبەرچی کەس داوای حەقی خۆی ناکە لەبەرچی داوا ناکە ڕاست نییە ئەدانی چۆنەکە گەلۆر خۆزگا ئەمڕۆکە لە شارۆچکەی تەچێ عەلبینی بەردەست بە قڕی پارتی زەرد کرام و هەمووی هەڵهەڵە و چەپ و ڕێزان کورە درۆکە کورد درۆزنە بەخوا ڕێزم و حرمەتمەیە بۆ کۆمەڵە خەڵک درۆکە وەڵڵا هەمووی درۆکە ئەی باشە من و تۆ دڵنیا پێ دەدەینەوە هەنە خوانە و دەرەسل کاگەلۆر حتما خەڵک کاگەلۆر مافی ئەم میلەتە لای چێیە نەودزی لای چێیە ئەم شەوەکە سەیری هینێک بەکرد کەناڵی گۆڕان دکتۆر عەبدولسەلام بەرواری خۆزگای جۆر لە قسەکانی ئەبوو چۆن بەخوای گەورە شێتێک بێنە ئەو قسانەی ئەو باشترەکە ئەی بۆ خەڵک بەگوێیان دەکەن ئەم خەڵکە ئەوان کۆمەڵە خەڵکە گرن بە پارە باشە نمونەیەتر دێنمەوە ئەوانەی کە پێشمەرگەن ئەوانەی کە هێستا پێشمەرگەن لە فۆرمەکەیانە چەند نەفەر دەنگ بدا داوای ئینشاتی فۆرمی ئەو نەفەرانە ئەکەن بۆ ئەیانە باشە ئێوەی ئۆپۆزیسیۆن نەخەوتونە نەخەوتوین ئێمە چاک دەزانین ئاگادارین وە خەڵکیش گەیشتۆتە ئەو قەنەعەتە کە دەنگ بە هەرچیە بدا کەس نازانێ يعني من ئەوە ناڵم باشە ئەمە بۆ ئێرانیانە بۆ تورکیانە بۆ کوێیانە ئەمە بۆ تەزویر نییە ناکرێت تەزویر ئەو جارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکا زۆر جیاوازە لەگەڵ ڕابردوو باشە قەی ناکە ئەوە مە خوشیەکەم بڵێ من پێشمەرگەم بڵێن من پێشمەرگەم هی خوشەکەم بەناو فۆرمەکەمە داوای
کاتی دەنگدانی خوشکەکەم دەکەن بۆ چیانە ئەی خۆمە بۆ خۆشی نییە ئەمە بۆ جوانی نییە احسایەکی خۆیانە دەیکەن بزان چەند خەڵکیان هەیە چەند پێیان دەکرێت چاو لە خەڵک سوورکەنەوە چەند بە بەولا دەتوان دەنگ بە خەڵک بدەن هەموو ساڵێک محاوەرەی خۆیان کرد هەموو جارێ دەستەکانت خۆش بەوە سایە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان کاک ئەحمەد لە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش سپاس دەکەم بە قوربان دەستەکان خۆش بێ فەرموو زیاتر پارتی یا کاکۆڵا باسی شۆڤێنی عەرەبەکە پارتی یعنی لە سیوەکی ئاوە کەرۆ تێرێمێ ئەو کاتە تو ئەم لاولای سەداقسێنی مات کرد شارێکی داتی کرد ئەم لاولای حیزبی بەحثی هێناس لە هەولێری داتی کرد یعنی بەڕاستی ئەمە هەڵەیەکی گەورەیە پەرلەمانی داخست ئەم هەموو خەڵکەی یا بەکوش لەبەرەوەی ئەمە دەتەوێت بڵێ کاک ئەحمەد دەتەوێت بڵێ ئێمە خۆمان هەرچی بێ خەتای خۆمانە عەرەب و کورد و عەرەب و تورک و فارس تاوانبار نەکەینەوە بابەتە ئەوە چەند وەختەڵێ کاکە گیان قایمە بێنە هی متەقاعدین 220,000 هەیە 220,000 وەرە بۆ زیاکەم نانێرێ قایمەکە نانێرێ بووی يعني براسي تنها قائمة هوي وحدية أو وحدية أو إني كاملة على بيتولد بفارس ناوي ثانية بقيمة قلتها معاك الجاهية بس وحدية هنية بنغلاديش زي هياته أكبر خلصوا خانك لك أمنا أولا على بلنا أصلا هو إقامة مع موقع الذي كنت ماني بقول هذا بس كنت ماني بفاسي يعني شكا وهمية وهمية بداخوة دستكان عادية لكل أنت إلا لا أمس قائمة نبي دستكان خوش زۆر سپاس کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ژیانەکەم زۆر سپاس لە سێ سادق کاک ئەمین سەلام عەلەیکم کاتت باش سلام علیکم سلام ورحمة الله بە قوربان چۆنی ئەحواڵت چۆنە باشی سلامت خۆش بیا سپاس دەکەم بە قوربان والله لەبارەی تەوەرەکەتۆ بەڕێی من هۆکار زۆرە گرت زۆرە بەڵام یەکەم بەڕێی من خۆی عێراق يعني ئەم وڵاتەکەراوی عێراقا بەهرێن و بروکارە بە بەغاژۆ خۆی حاليا اما تصلح حساباتي ولاطان عايزين تصلح حساباتي العراق وامريكا شلون يعني امانه يعني حكمران العراق كان بكود على حالي كنا نري ولاته لانك اكاد يمكن لا خلي خلقان يعني كبراتي ام خزور راسه معقوله نوت به خلقك او تبي قارو بينوت بكاروا بشي بحساب اما اگر ثقافتی که بشه بلکه بغات شون نود بعد افروشی و کذا بارگی بویتونه شی یعنی ریا جراون الان یه وقت کاملا خونو هر یه بجوره ها کنترلی لولات ما به ايوه استاكل سي صادق زور ساكدي بين الشوانات استنكرك دروا خو ديبينن والله ديني خو حدا انا بدير والله ما شاء الله بدك جواد وكساك خد هذا صاد 20 خو والله مران برو ئەو ڕێگای بۆ پێنجوێن لەلای ئێوە دەڕوا بڕۆ ئەو شوێنانە بینی کە لای تورکیا بزانە ڕۆژانە خۆ ئەوەیە معاناتەکە و کێشەکەی بۆ هاوڵاتی لە تجادەکە دۆلارەکە و پارەکەش بۆ خۆیان خۆ دەسەڵاتی حیشتێنیە ئەگە بەنسبەت ئەوەی جایزەی دومیشان فەرمانبەر خۆمان ئەزانین ئەگەم واتە ئەژین لەسەوە هەفتای کاکە واتە تاعین بووە لە ڕێی حیزب و کۆمیتە و ناوچە و خزمەتی و حیزبایەتی و ناسناچیەوە چیکە هەڵ بلێکی ئەوتێ ئەوە کە خۆی تاعینی کرد دەستی ماگیرەوە لبروا حيش ناقله بس يوم جاي حيش ناقله كم يجي بالدوار حالتي خيني يعني وبلاوي تعالى نشتو قاسينا وشادوا حاول يجينا يعني امراض او نجس البريه يعني براسي حلقتني زور راحته كان مجان كان خوش بقربان زور سپاس دەکەم بەڕێزی کاکە ئەمینجان دەیان جار دووبارەی کەیەوە سەدان جار دووبارەی کەیەوە باسی بکەی بەڕاستی كاك آلان سلاوي خواد لبم كاتت باش السلام عليكم كاغن وعليكم السلام ورحمة الله وبركاته كاغن دكم كاغن ورجان دس خوش لي دكم دسر او توريك دادنا براسي تورك لجي خويتي ولكاتي خويتي بتصوري من كاغن ورجان ازداني خلق لليان بصلاتي كردية وبيانوي خلق بوشيوه شبكا على اساس ساكا متجراوت وبغا متناني لكن بلام همو ما قاعد سندين ناوي تزوير وسندين ناوي وهمي لهمو وزارة كانوا بخاتنا وليستي متكانوا دكتور كاريا ويكوا بغا
سەرقاڵی ئەوە بی ئەو ناوانە بەقسێ بکاتن کاگەن وەرجە من زۆر یعنی بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم کۆمنتێکی زۆر جوانت کرد لە بۆ ئەو برادەرەی کە لە هەولێرەوە تەلەفۆنی کرد دەویست بابەتەکان هەمووی بشێوێنیتن بیکاتە بابەتی شۆزێنی و یان ملەتی کوردی مسلمان لە هەیوی مسلمانێتی دوور بخاتەوە ملەتی کوردی ملەتێکی مسلمانە و شانەزی و ئیسلامی خۆ دەکا بەڵگەمان بەڵگە زۆر یعنی جوانترین یعنی بەرهەمی ئەو ئیمانە و ئەو ئیسلامە لە کوردستانەوە تا حیزبی ئیسلامی جوان دروست بووە یعنی هەر هەمویان سیرکات بە شێوەیەک پارێزگاری لە پیرۆزیاتی ئەو دینە دەکەن ڕۆژێک لە ڕۆژان بێڕێژە کە بەرامبەر ئەو دینە دەکرێت هەر هەمویان وەک شێر دەکەونە بەرپەرزانەوەی ئەو خەڵکا قۆرانە دوش بە ئەو دینەنە کاکە ئەنوەرجان هەر سیاسێکی درۆزن یا هەر کەسێک سەر بە دەسەڵات بوو چرکا و خۆری دەسەڵات بوو لە ژێر و پیاوی دەسەڵات بوو قەزەی کوردی بە شوزێنی دەکاتن دەیخاتە بابەتی کورد و عەرەبەوە بە هیچ شێوێک ئەو بابەتە بەو شێوەینی و هیوادارم هەموو خەڵک ئەو بابەتە بزانی تەنها مۆزوعەکە بە ناوی وەهمیە و لیستەکە پڕ کراوە لەشتی درۆ دەلەسە و ئەوەندەی بنا هیچ زۆر ئەنوەرجان خوا یەک کۆمنت لەسەر بابەتێکی زۆر گرنگ بدەم زۆر جار ئەو قسە گوتراوە لۆ بەغا موچێ بوو موسڵ دەنار کاتە کە داعش لەوێ بوو لەبەر ئەوەی بەغا اعترافی بەو خەڵکەی وێ کرد بەس اعترافی بەو دەسەڵاتە نەکرد تۆ خاوەنی ئەوانی بژێ و موچەی ئەوانە بدەی ئەوانە خەڵکی منن بابەتەکە لە قانوندا ئەوە مۆڤەکە ئەوێ خەڵکەکی عێراقی خەڵکەکی خۆی بوو دەرەچی کرابوو تەنها مۆڤەکە ئەوە بوو باوەڕی بەو دەسەڵاتە تیرۆریستیە کردی احترافی پێ نەکرد کە ئەوانە خیانەکن و ئەوانە دەسەڵاتێکی شەرعین بەس کاگێ ئەنوەرجان هەرێمی کوردستان دەسەڵاتێکی شەرعیە لە یعنی دەسەڵاتێکی دەستوریە محکەمەی فیدرالی دانی بە چەندین مافی هەرێمی کوردستان نایە بۆیە ئێمە لەلایەن خۆمانەوە لیستەکان دەستەکان خۆش چاوت ماچەکەم کاتم پێدای بە قوربان کاگاسۆ لە سلێمانی کاگ ئالان سوپاست دەکەم کاگاسۆ سەلام عەلەیکوم برا فەرموو گیانەکەم فەرموو بە قوربان سڵاو بە قوربان سڵاو گیانەکەم سەلام بۆ خوا کاگ ئەنوەر ئەم ملەتە قابلی ئەوەیە بۆ مانجارە معاشی بیت کاکە شکورە بە هەموو شتێ شکورە بابەتەکە کاک ئاسۆجان یعنی تۆ خەڵک ئێستا پارەی نێکری خانوو بدە پارەی نییە نەخۆشی چارەسەر بکە پارەی نیە بژێوی ژیانی خوا کابرا داوامەکە جاشێتی داوام ناکە هەموو مانێ معاشی خۆی وەرەگریە بەڵێ کاگاسۆ کابرا شکورە بە هەموو شتێ شکورە ئەستا بانی بچمە سەرجادە دراوسەکەم لایەت سێرێکە کە هەڵبژارد نەبیە کابراڵە بە شەرەف ناچم بەتەمان نی سەعات زیاکە لە تەلەڤیزیۆنەکە ئەڵە چاوەڕێوانێکی کە بریان نەکەوتوو خوا ئەگەرە چی خڵاشەکەی لە دراوسەکە قەرزەکە کراسەکەی لە دراوسەکە قەرزەکە ئاچی بۆ دەڕان باشە بەداخەوە سێنە خۆڵە من ناچم بۆدان سێرەکەی یەکەم کەسەش ماڵم ناکەشی باش نەکەشی نەڕۆژ نەکەشی لەگەڵ خوا پێش دەکەشی پێشخۆشی خاو هەڵا بڕۆی باشە ئەتێ بە سێ مانجارە موچەوەگرێ ئەم ئەڕوا ئەمرا بۆ بە جەماعەتی فەیسبوک و تیکتۆک ئەم ملەتە ئەوە کرە سپاسی خواشەکە کە بە دوو مانجارە سێ مانجارە معاشی باتیم ئەوەش نەتیجەکەی بۆ پشتا و پشتی کەبەر یەکگرێ دەستەکان خۆش کاگاسۆ زۆر سپاس دێمە هەولێر کاگە سەلام عەلەیکوم سلام علیکم عەلەیکوم سەلام بە قوربان باشی باش کاگە سپاس دەکەم تو باشی ئەمر درێژ خوا بەرپارێزی بەڕێزەکە بەرنامەکەی لەسەر فەرمانبەرانەوە بەڵێ ینی فەرمانبەران لە هەرێمی کوردستان ئەوە ئەمڕۆ هەژدەی هەشتە تا ئێستا موچەی مانجی حەوتی هاوەر نەگرتووە من ئەوەن دەیگەرێم ئەوانەگەر ئەو جارە دەربچنەوە فاتویەکێتی ئەو جارە ئەوەندە خراپ بە ساوم لە پێدا دەینن ئەوی خراپە دەکەن بۆ ئێستا هیچیان نەکرد جارە هێشتا هیچ نییەوە وەڵێ دەکەن هەر ئیسکە لە دەستی ئەو حکومەتەی بکەیت داوا لە هەموو ئەمریکان دەکەم مەدەنی دەکەم ئەوی دەنگ دەداتن دەنگ نەداتە دوو زەمانێ وەڵە ئەوانە قوربەتسەری هەموو عالەمە دەکەن لۆ لەبەرچی بە هەموو شتێکی عنی عالم خرج نازم والله بريم با خلق دنجام بيندا با خلق دنجام بيندا نازم عاش خرج خدام شيء حاشا خلق بس كذا بله يعني
دەنجان بدێ هەروانێ دەکەن یان دەنجان نەبێ یان وتی کابرای گوت یان پێر دەچی نیم ئەوانە دەرنەچنەوە ئەمن ئەوەندەی دەرم ئەوانە دەربچنەوە لەحکە زۆر خراپ دێت دەستەکانت خۆش کاک ئەحمەد ئەوانە مەقسەدیان بی هەرێکێبی خبردان لە تورکیا و ئێرانی کاکە ئەوەیە ڕاست کابرای نەناو دەبن سەرەوت و سامانەکە دەست بەسەدا دەگرێت دەستەکانت خۆش زۆر سپاس کاک ئەحمەد کاکیوە سەلامی خوارد لێ بێم کاتت باش السلام عليكم براجان عليكم السلام ورحمة الله فرمو براجان منیش باڵقش بۆ قسەکانی کاکەم هەبێت بەڵام بە زیادە و ئەگەر کاتم بێتی عەزیز نەبێت فرمو گیانی من جارە پێش هەموو شتێک زانایەک هەیە ئەڵێ ئەگەر هات و ستەمکارەکان هەبوون دوعایان بۆ مەکەن چاک بن دوعا بکەن بۆ گەمژەکان چاک بن بە منەوە بۆ زۆربەی بۆ شکەش ملیۆن کورد باشە منیشی ئێمە گەمژە کەوتوینێتە جیرۆدەی دەستیش 6 کەسین بە پەنجەی دەست ئەکمێدرێ بۆ وای لێ هاتووە بۆ ئەو خەڵکە بێدەنگە ئەو خەڵکە ترسنۆکی جەبانی پشکردنە خوا ئامەنت و بیللا خوای بەو گەورەیەتیەوە داناوە تۆ سەیریکە وەرە حاجیە مەلایە سۆفەش خە دەروێشە حەدەبێ بەو پیرۆزیەوە دایناوە بچوشی کردوتەوە ئامەنت و بیللا بتانی بنەماڵی دەسەڵاتێکی داناوە لە بەرامبەریە لەم ئەترسێ بەس لە خوا ئەترسێ ئەوە لەوانی منیش ئەگرێتەوە خۆ نەڵەمەوە لە من قارەمانم جا تۆ چاوەڕ ئەمانە ڕەحمەتیەکەن ئەمانکەن وەرە تۆ بەرنامەیەکەن لەسەر دەسەڵات بابە لەسەر ئەم هەڵبژاردنە من و تۆ ئەم هەڵبژاردنە ساڵمان پێیەکەوێ وەکو زمانی کەرکووک چۆن پیرۆزیان لێ پڕ بە باڵایە دەسەڵاتیان هەڵبژاردەوە حاڵیان ئەبینی چاومان پێیان دەکەوێت تۆ هێواش کەوتە لەمەکە بۆ ئەم هەڵبژاردنەش خوانەکەتان با بڵێن ئەگەر دەرچنەوە من و تۆ بەرنامەکە و ئەمێنی چیتر ئەکەن اینجا بزانە ئێمەی ژەش چیان بۆ ئەەکەین فەرمان بەچی احترامە نەکاکە کۆرەگەدی کابرای سەردارەکە وتی وا بێنە دوێنێ فێرێ بوو خوشاردانەکە گاڵتە بە مامۆساکرا ئەو بەس مامۆسام عاشقرە لە وڵاتەیە ئەی ئەم هەموو فەرمان بەرە چاوگەشت و چاوڕەشانە لەکوێ بوون ئێستا تیمیان تێگەشتووە وەڵڵەح من یەگەڵ دەسەڵاتم بێ بێنی قەتع ڕاتبی کەی شەویش دەوانی پێ بکەی هێشتا مستەحەقین باشە منێک ئەوێک ئەوان خوایەک دروستی بێ ئەمن تۆ بیدەێنی بچکەیت و خوا بێنی دەخوارەوە لە خوا نەترسی دەمانە بترسی وەڵنانکەم بەڵا کورە داگە ڕەبی ببڕێت داگە ڕەبی خوا لەوە خراپتریشمان بەدرست بێنێ خوای گەورە خۆی ئەفەرمێت من و تۆ ئەوانی جەبان و ترسنۆک قەت خۆشم ناوێت وەرە خوایەک بە عەزم دروستی کردێتی تۆ لە خوا نەترسی نەمانە بترسی ڕۆژی دەنگدان ئەڵێ سەر شکانوە وەرباتەوە دەنگەکە بە ئێنە شەقەڵگری ناوێنی بێت بۆ پیشاندانکەی باشە ئەی ناژوێری بی دەستەمیە بیت زۆر سپاس ئەمەش کلی لە دەسەڵاتەکەی کاکە زیڕایان کردووە زەلزەلان تۆ بە داواکارم دە بەڕێزی خودی خۆ بەرنامەیە دروست کە تۆ سێری کە ئەم مەلعونی خوانە ناسانە وازیان لە شارەکان هێناوە خودنێتە قەزا و ناحیەکانەوە لێ ئێستاوە بۆ کاسە لێسی بۆ دەنگ کۆکردنەوە ئەی باشە ئەوە ئەگەڵ کە ئاوانە دەنگ ئەترسێ لە دەنگدان وڵا دەبێ خەڵک هوشیار بێ خەڵک ئاگا بێ خەڵک دوێنێ لەبیر نەچێ پێرێ لەبیر نەچێت تۆ جان خەڵک دەبێت دوێنێ و پێرێ لەبیر نەچێت ئێستا لەبیر نەچێت کەوت دەچ وەزعێکین لەبێ ئاوی لەبێ کارەبایی و لەبێ موچایی و باشە وەرە کاکەڵێ ناچم بۆ دەنگدان کاکە خیرەتی پێوە نییە بچێت چەکاڵ نەچێت قازانجی ئەوانە قازانجی دەسەڵات ئەوی نەچێت بۆ ئاخەیتی تۆ کلی چێکێک قسەکەی ئەو زانایە ڕاستە لە کاکە دوعامەکەن نەستەم کارەکان دوعاکەن بۆ گەمژەکان سپاس کاکیواجان سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک ڕەفعات لە هەولێر السلام علیکم السلام علیکم علیکم السلام بە قوربان باشی براکەم باشی سەلامەتی حواڵ باشە برام ڕەئی من فەرقیە لەگە ڕێی ئەو هەندە خەڵکە جان ڕەئی من فەرقی هەیە ڕێی تو چۆنە ینی بەکو چی براکەم ئەمە حەدی خوددایان حەدی تاسی شێتی والله ئەمە وەڵڵی ئەوەی برێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله هەمومان عەبدی خواینا بخواکەی ئەوی جێش لێمە بە لە قسەکانی من ڕابگری بزانین یەک بەلکەدار بەبی ئەمری خودای هەر ناوەرێ هیچ گومانی تێدا نییە باشە براکەم ئەوندی ئەما بەدی ئەو ئەحزابەکان ئەم باسی فرانی ناکەم هەموویان ئەوندی ئەمە بە دوان کەسی نا ئەوندی هەتا سعات دوی شەوێ لە دیار تۆکانێ سعات سێ شەوێ نانوێ یەک جاری شەوێ هەستانەوە داوە لە خوای کردی خوای لەمان ساکەی خوای ئەمە تۆبەی دەکەی لە گوت
والله كاك رفعت تو كري قسكاني توا جميل راجل أو آيات نزل القرآن خويندا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هركسي پشت ديني من بكاتن كخوي بخوي خوي بمسلمان بزانيو پشت ديني كي من بكات جاني ناخوش دبي بالي القرآن بالي أجر زنا زول بأشكال كلا أجر ربا خلا كذلك أمستعلي لكم هو وعدي خوايا أو هاتالي لكم أو رتام السليم باش براكم أما لكي تخراب الجديدية براكم أبد أوسار في معدي 20,000 حازي ولو 30,000 أو بس في زي ساري يعني أتبري خدا الظلم لما بكى 30,000 كتب ما كذبي لكردستان حاشا أخوي قبل الظلم لمناك وما ربك بظلام للعبيد بس أخواك يقعفوك يبهتاوك أو خلك بس براكم أتدزاني يكب غزب خداي قبل النار دي لبقى قومي عزيز يونس عليه السلام دزاني الله بطيانته بياك إخوالي يقول غزبك يجراوا باش براكم دزاني لما سقفتي سيد صار رجل ويتير سيد صبوا يدو ما مساينيش ما عندك ما مقطع إنسانا حتى شي لبير كيف بس خوات جي لقصكام راجل هزلي راجل جملتها بقربان جملتها جانك سير يزون والله أعلم يدو صبوي ما مقطع إنسان خلصي كيف لسير تعطي سلامي داوني رواني باش براكم لا منو لا أواني لك نيش فينا كان هل هما نمزاني أقام لي نبو حما فكر مال سد معاشي وفكر مال كسق نبو بري سبحان الله بخواي ذك سنت بخواي كأثر مسيما عزيز 2000 مسيما يمكن يلقى جهاد يمكن ما مصطفى عليه السلام جاء يقول لك أكبر تاخذ سبحان الله من هذا السام بشرة لبيري تسوخو قناحنيا بس جد بلا أقد تواكم دابا مقصكاني من راشكاي فرم خدا دفع پیغمبری خواه زای دفع میراکم. الله فرم. اگر زینا با آشکار کلا زای خواستانی رکا. استعمال كنت اللبناني ما برهم يا برام. هذا زي زينا با آشکار هر عیبا إنسان كم كسرها زينا بعیبا. ربا بوجه حلال كاكا. بداخوا. ورا أمن. خلق أريد جيلي ما ورا بايقتو ويبكي. أجا مشخص ماجي خدای که تقریبا هم خراب کار کانی ندا سایه دکه کاکا خدا اما خرابی خدا او سرکدانه سنه هم میموریا داکم هر همیا بعام بعض يوم دنيا دکم دولة اسلامية كان خدا او میموریا فكيف خدا ايش دکن بلا يعني خدا اغليني وعزبانا معاش خرجنا هذا دستكانت خوش كاغ رفعت بيامكت جيشت دستكانت خوش به خوي جورا دست خوش والله قصه كانت زور جوانه كاغ رفعت دبي بقرينا ولا يا اخوان دبي توبه بكاين اما نعم دغاتي بارتي يشتي وانا كل جالي لكاي او خطايمي براكم خدا ظلم لما مدكلمون دي والله خدا عمل تفوتي عمرو الشيخ حاشا لله خوا ظلم لما ناك بخو ما ظلم لخو ما دكاين راس دكاين امينا دبا ولا وجه كاتم نما كاغ رفعت جان واقع عفوك بأبا ما يجيني أما أمتك في غنبري صلى الله عليه وسلم جورتين في غنبرة سيد المرسلين تخواك يا من باز قومي عزيز يونس كبري مرتوه في مشوان براكم في غنبرنا هوليري من سكة صار راس جبرا يستبقى السقراتي بري أي أمتي من ورد خدش كل سنة ورد بقرب سكة بقرب ما ده بقرب كريم براكم كتاي خوما أنا بأمنتو بيبكي وعي بنيا ماشي يمكن أجمل إني بسرعات ما كديا بابكم براكم دستكانت خوش كاغ رفعت كاتم زور بيداي دستكانت خوش بي دستكانت تواوا خواي پروردگار وما لبكا مستحقي او بينك بتوانين عبادتي بو بكينو دستكانت خوش كاغ رفعت دستكانت خوش بقربان زور سپاس دكم سپاس بو او برز خوشويستانه كه پيونديان كه سپاس بو او هبرا و خوشويستانم كليره لهولير ولسليماني هاوكارم من بو بجگاندين ام برنامه من او دلم همو زاري لبرنامه كانش دوباري دكموا ام د صلاته هیچ باچی بە خەڵک نییە و هیچ گوێی لێ نییە خەڵک برسیە تێنیە ماندووە یعنی بەڕاستی ئەوەی کە خەمی تێ ئەو دەسەڵاتە بە ماڵ و منداڵەکانی خۆیان شەریکە و کۆمپانیەکانی خۆیان و حیزبەکەی خۆیان ئەوەی ترچی بەسەردەی کەیفی خۆیەتی خواتان لەگەڵ